دوای ئاشکراکردنی لەلایەن کەناڵی BBC-ەوە قاچاقچێکی کورد لە هەرێمی کوردستان دەستگیر کرا. BBC دەڵێ قاچاقچیە کوردەکە ناوی کاردۆجافە و نازناوەکەی کاردۆڕانیەیە و سەرۆکایەتی تۆڕێکی گواستنەوەی کۆچبەری نایاسایی کردو بۆ بەریتانیا و بەرپرسە لە گواستنەوەی هەزاران کەس بۆ وڵاتەکە. بە گوێرەی راپۆرتەکەی BBC ئەم قاچاقچیە کوردە بە گومانی ئەنجامدانی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤەوە لەلایەن ئەفسەرانی دەستگای ئاسایشی هەرێم لە هەرێمی کوردستان دەستگیر کراوە. ئەم گەنجە کوردە تەمەنی 28 ساڵە بەهۆی سروشتی کارەکەیەوە دەیان ناوی خوازراوی بەکارێناوە بۆ ناسینەوە و ئاشکراکردن و دەستگیرکردنی کارێکی قورس بێت. کاردۆڕەتی کردوێتەوە کە قاچاقچی بێت و ئەو گوتوێتی تەنها ڕاوێژی بە خەڵک داوە کە چۆن عێراق جێبەهێڵن و ئەوەش تاوان نییە. بە گوێرەی راپۆرتەکەی BBC گومان دەکرێت کاردۆجاف سەرکردەی تۆڕێک بێت کە لە ساڵانی ڕابردوودا هەزاران کۆچبەری نایاساییان بۆ بەریتانیا پڕاندوێتەوە لە سنووری ئەفغانستان تا بەریتانیا لەژێر کۆنتڕۆڵی ئەودا بووە. لە وڵاتانەی دۆخی دارایی و ئابووریان باش نییە لە نێویشاندا هەرێمی کوردستان و عێراق ساڵانە هەزاران کەس بەڕێگەی نایاسایی بەرە ئەوروپا کۆچ دەکەن بە ئامانجی مسۆگەرکردنی ژیانێکی باشتر.